خۆشەویستان ئێمە بەشێکی لەو خاکەی کە تیا دەژین بێگومان گرنگیدان بە خاک یەکێکە لە بابەتە گرنگانی کە لەسەر ئاستی جیهاندا زۆرجێی بایەخڵجێی سەرنجە و لەگەڵ گۆڕانکاریەکانی ژینگە و کەشوهەوا و ئەوەی کە ئێستا زەوی پێوی دەناڵێنێ خاکیش ڕووبەڕووی مەترسیەکی زۆر گەورە بۆتەوە تاند من لە توێژینەوەیکە خوێندمەوە کە 2 بۆ 3 سانتیمەتر لە بەرهەمێنانی خاک پێویستی بە 1000 ساڵە یانی ئەمە ئەوە دەسەلمێنێک کە خاک گرنگێکی خۆی هەیە و لە سایانە و 5 زیاتر لەو خۆراکانی کە ئێمە دەیخۆین لە خاکەوە پەیدا دەبێت و لە زیاتر یان هەڵەنە بم 15 جۆر لە توخمەکیمیای گرنگەکانی کە پێویستە لە ناو ڕۆکەکانە هەبێ هەر لە خاکەوە پەیدا دەبێت ئەمە و چەندین بابەتی تری گرنگ سەبارەت بە خاک باز دەکەین لە ڕۆژی جیهانی گرنگیدان بە خاک کە لە 5 12ە بۆ گرنگیدانی زیاتر بەم بابەتە و زیاتر چش خستنە سەری میواداری دکتۆر کارزان عەبدوڵڵا مانکرۆ پسپۆری زانستی ژین کە کەڕاستەوە خۆ لە شاری هەڵەبجەوە لەگەڵمانە کاکتۆر سڵاوی خوات لێبێەوەم کاتەز باش گرنگی خاک بۆ ژیانی مرۆڤ چییە؟ سڵاوتان لێبێ دەستان خۆش بێ یەکێک لە بابەتە زۆر گرنگەکانتان هەڵبژاردووە ئەمڕۆ ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاکە طبعاً پێشەوەی وەڵامی پرسیارەکەت دەمەوە کە بە پرسیارێکی زۆر گرنگ دەستێ پێ کرد لەبەر ئەوەیە ئەم ڕۆژانە دادەندێ بۆ ئەوەی خەڵک فۆکەسی ئەمڕۆ بە تەواوی فۆکەسی بخرێتە سەر خاک تەنها ئەو کەسانی کە پسپۆڕی خاکن تەنها ئەو کەسانەی کە پسپۆڕی ژینگە و بابەتە پەیوەندیدارەکانی خاکن ئاگایان لە خاک نەبێ هەموو چین و توێژە جیاوازەکان سەرنجێک لە خاک بدەن بزانن خاک چییە بزانن پەیوەندی بە ژیانی ئێمەوە چییە بزانن گرنگی خاک چییە من ئەتوانم بڵێم خاک ئەوەندە گرنگە بۆ مرۆڤ ئەوەندە گرنگە ئاگامان لێ بێ ئەوەندە گرنگە بیپارێزین ئەو خاکەی کە لە ژێر پێمانایە هەر هەمان ئەو توخمە خۆراکیانەیە کە لە ناو شادەمارەکانمانە ئەسوڕێتەوە هەر ئەو پێکاتەی کە لە ناو خاکایە هەمان ئەو پێکاتەیە کە لە ناو ئێمایە بۆیە ئەمەوێ بەم کورتە قسەیە ئەو مەسیجە بگەێنم کە دروستی خاک پاکی خاک باشی خاک ڕێک باشی ئێمەیە تەندروستی خاک تەندروستی ئێمەیە ئەوەندە نزیکین لێوەیە ینی دوانەین ئێمە دوانەین ئەگەر ئەو باش بێ ئێمە حاڵی تەندروستی و ژیان و گوزەرانمان زۆر زۆر باش دەبێ ئەگەر خەلەلێک لە خاکە ڕوو بدە ئەگەر کوالیتەکەی بگۆڕێ ئەگەر بڕەکەی بگۆڕێ ئەگەر چۆنیەتەکەی بگۆڕێ لە 100% بە شێوەیەکی ڕاستە و خۆش نەک ناڕاستە و خۆ کوالیتی ئێمە دەگۆڕێ تەندروستیمان دەگۆڕێ تەمەنمان دەگۆڕێ گوزەرانمان دەگۆڕێ هەموو شتێکمان دەگۆڕێ ینی ئێمە بەڕاستەوانە لەگەڵ خاکا دەگۆڕین ئەوەندە نزیکین لە پێک هاتی خاکەوە ئێمە وەکو مرۆڤ باز دەکەم وە زیندەوەرانی تریش بە هەمان شێوە باشە کاک دکتۆر گرنگی خاک چییە لە سووری ژیاندا بەتایبەتی و ئەو پێکاتە گرنگانەی کە ئێمە لە خاکەوە دەستمان دەکەوێت چین؟ سەیریکە ئێمە وەکو مرۆڤ دووشت ئەمانژێنێ زۆر مهمە کە ئەویش خۆراکە و دەرمانە خۆراک لە ڕووەکە کشت و کاڵیەکانەوە دەستمان دەکەوێت ئەو ڕووەکە کشت و کاڵیانە لە خاکەوە ئەو توخمانە وەردەگیرێ بۆ نمونە ئێمە ڕۆژانە لەسەر دانەوێڵەکان لەسەر سەوزە لەسەر میوە لەسەر ئەم شتوانە دەژوین ینی کاتێک کە ڕۆژانە سێژەم ئێمە خۆراک دەخۆین ئەم خۆراکە ڕاستەوخۆ لە خاکەوە هاتووە بۆیە من لێرامە بەستەکەم زیاتر ڕوون دەبێتەوە ینی کاتێک کە ئەم خۆراکە لەسەر ئەم خاکە گەشە دەکا سێوێک بە نمونە بێنینەوە پرتەقاڵێک سەوزەیەک ئەو مادانەی کە هەیە سێوەکەی دروست کردووە ئەو مادانەی کە سەوزەیەکی دروست کردووە کە دانەوێڵەکان گەنم و ئەو شتانەی دروست کردووە کە ئێمە یکەین بە نان و ڕۆژانە لەسەری دەخۆین هەر هەمووی لە 1990 لە 1995 بەرەوسەری لە خاکەوە هاتووە ینی ئەگەر ئەم خاکە خاکێکی فەقیر بێ خاکێکی هەژار بێ بە گۆڕانکارەکانی کەشوهەوا و بە کارتێکەرەکانی مرۆڤ کە ئەمڕۆ کارتێکەرێکی زۆر سەرەکیە لەسەر خاک کاریگەری تێکرا بێ و هەژار بوو بێ ئەم خاکە ئەبینی ئەو ڕۆکەی ئەو خۆراکەی کە بەرهەمی دێنێ هەژارە کە خۆراکەکە هەژار بوو ئێمە لەسەر خۆراکەکە دەژین کەواتە ئێمەش هەژار دەبین ئەگەر خاکەکە پیس بوو
کۆمەڵێک مادەی نامۆ پیسبوون ینی کۆمەڵێک مادەی نامۆ کە بە سروشتی لە ناو ئەم خاکان نین دێنە ناوی مادەی کیمیاوی ژەهر ئەم مادە کیمیانە وەکو مادەکانی تری ناوخاک بە هەمان شێوە لە ڕێی ڕەگەوە دێنەوە ناو ڕووەکەکان دێنەوە ناو بەرهەمەکە ئەو کاتە بەرهەمەکە پیس دەبێ سەیری کە خاکەکە پیس بوو بەرهەمەکە پیس دەبێ ئەو کاتە ژیانی من پیس دەبێ تەندروستی من پیس دەبێ کە تەندروستی من تێک چوو خەسەخانەکان پڕ ئەبن لە خەڵک کە خەسەخانەکان پڕ بوون تێکڕای تەمەنمدا دەبەزێ سەیری کە خاک پێکهاتەی خاک چەند کاریگەری لەسەر ئێمە هەبوو چونکە ئێمە ئەوەی دەیخۆین خاکە بە ماناژینگەیەکەی بە ماناکیمیایەکەی ئەوەی دەیخۆین کاتێک پاروێک لە دەستدایە دەتەوێت بیخۆی ئەم پارووە پێکهاتەکەی دەوەستێتە سەر پێکهاتەی خاکەکە چونکە لە خاکەکەەوە هاتووە ئەگەر خاکەکە تەندروست بێ پڕمادەی ئەندامی بێ پڕمادە خۆراکیەکان بێ ئەو پاروەی لە چنگمایە ئەو پاروەی لە دەستمایە ئەمەوێ بیکەم بە بەشێک لە لەشم پاروێکی تەندروستە و تەندروستیم باش دەکا و تەمەن و گوزەرانم زیاتر دەکا بەڵام ئەگەر ئەو خاکەی وەکو ئەمڕۆ تقریبن لە هەندێک شوێندا ئەگوزەرێ کوالیتەکەی لاواز بێ پیسبوو بێ ئەوە بە دڵنیاییەوە ئەو پاروەی لە دەستدایە ژەهرە پارونیە و دەبێتە دەرد و بەڵا بۆ جسمێ ئەمە یەک دووەم دەرمان ئێمە کاتێک کە تەندروستیمان تێک دەچێت دەرمان بەکاردێنین ئەزانی لە 195 ئەنتیبایۆتیکەکان لە خاکەوە دێن ئەزانی لەوانەوە بەرهەم دەهێنێن ئەزانی خاک هەر خۆی نییە خاک تەنها کۆمەڵێک پێکهاتی کیمیایی نییە ژیانێکی تێدایە کۆمەڵێک میکرۆبی تێدایە ڕەنگە دوجار لە میانی بەرنامەکە پرسیارم لێ بکەی ئەم میکرۆبانە بە تەواوی کۆمەڵێک بەرهەمی زۆر باش بەرهەم دەهێنن هەم لە خودی میکرۆبەکەوە دەرمان دروست دەکرێت هەم لە ڕووەکە پزیشکیەکانەوە دەرمان دروست دەکرێت بە کۆی گشتی وەکو خۆراک زیاتر لە 195 ئەو دەرمانەی کە ئێمە ئەمڕۆ بەکاری دێنین لە خەسخانەکانە دیسان ڕۆژێک لە ڕۆژان بەرکەوتەی هەوە بووە لەگەڵ خاکە ئەگەر خاکەکە پاک بوێ دەرمانەکەم پاکە و کاریگەرترە و باشتر چاکم ئەکاتەوە نابێتە زیادە ڕەوی و نابێتە دەرد و بەڵا و بارگرانی لەسەر جسمم کاکتۆر ئەوەندەی هەڵسەنگاندنتان کردبێ یان زانیاریتان هەبێ لە هەرێمی کوردستاندا ئایا ئێمە ڕووبەری خاکێکی بەپیتمان هەیە یان ئەوە تا خاک لە هەرێمی کوردستاندا وەکو هەموو جیهان لەژێر مەترسی و هەڕەشەدایە و دەکرێت بەرەو لە ناوچوون بەرەبەرە خاک ئەو پیتی و ئەو گرنگی نەمێنێ کە هەیە سێرێکی جوانە کرد حەزەکەم لە جیهانەوە بێمەوە ناو عێراق و ناو کوردستان لە جیهانە ئێستا کێشەی گەورەی خاک هەیە وا مەڕوانە لە کوردستانە چەند ئەعلامێکی کەم بە سوپاسەوە وەکەوانی بەڕێستان فۆکەس بخەنە سەر ئەم بابەتە لە جیهانە ئێستا گەرم و گوڕترین بابەت لەسەر مێزی گفتوگۆ زانستی و کۆمەڵایەتی و ئابوووریەکان قەزی خاکە ئەزانی خاک بە شتێکەوە ڕۆحی بەبەرداکرێ پێی دەوترێ مادەی ئەندامی خاک بەبێ مادەی ئەندامی هیچ ڕۆحێکی تێدا نیە چونکە لە پێشێکیکە شتێکی باس کرد خاک 2000 ساڵی دەبێ ئەنجا 1 بۆ 2 سانتیمەتر دروست دەبێ لە بەردەکانەوە لە تاوێرەکانی ژێرمانەوە خاک بەرەبەرە بە گۆڕانی کەش و هەوا دروست دەبێ ئەم خاکە کە دروست دەبێ ئەگەر مادەی ئەندامی تێدا نەبێ خاک نییە وەکو جەستەیەکی بێڕۆح وایە بەرهەمی نابێ ڕووەکی لەسەر ناڕوێ ئەوەی کە وا دەکات ڕووەک لەسەر خاک بڕوێ مادە ئەندامێکەیە ئێستا لە دنیا ڕێژێکی زۆر مادەی ئەندامی خەریکە خاک دووشی ڕاماڵین بووە مادەی ئەندامی دەڕوا لە دنیا کێشەی گەورەی خاک ئێستا مادەی ئەندامیە مادەی ئەندامی نەماوە لە خاکە کە مادەی ئەندامی نەما لە خاکە شینایی لەسەر ناڕوێ با هەر تۆ بچێنی سەوز نابێ بۆ لەبەرەوەی مادەی ئەندامی تێدا نابێ ڕۆژانە لە عێراقا ساڵانە 50 هێکتار زەوی مادەی ئەندامی لە دەست دەدات و دەبێتە لم و سیفەتی کشت و کاڵی لە دەست دەدا هیچی لەسەر ناڕوێ ئەمە کارەساتێکی گەورەیە بەڕێزان پێویستە خەڵک هۆشیار بێتەوە من چۆن بتوانم کشت و کاڵ بکەم چۆن خاک بپارێزم ئەگەر وا بڕوا بەپی ئەو هاوکێشانی کە دادەنرێ لە 15 ساڵی داهاتوە ئێمە ڕوبەڕووی ئەوە دەبینەوە کە خاکەکەمان ڕوەکی لەسەر نەڕوێ کە ڕوەکی لەسەر نەڕوا خۆراک و دەرمان نامێنێ بینەوە سەر کوردستان لە کوردستانە باوەڕت هەبێ من بە توێژینەوە ئەمە مسلماندووەم لە کوردستانە باشترین خاکی دنیامان هەیە باشترین خاک سەیری دەشتی شارە زوورەکەی سەیری دەشتەکانی هەولێرەکەی سەیری ئەو مەنتیقانەکەی ڕەش ئەکاتەوە ئاخر خاکی ڕەش ئێستا لە دنیا نیە لە ئاڵتون بە قیمەترە
چییە ئەم ڕەشیە بە خاک دەبەخشێ؟ هەندێکی مادەی ئەندامیە ینی مادەی ئەندامی لای ئێمە لە 103 بۆ لە 106 ئەمە لە کۆی دنیا شتیوانیە. ینی خەڵک بزانێ وڵاتان ینی ئەم خاکە بە چنگ دەبەن نەک بە تەیارە بۆ وڵاتەکانی خۆیان ئەوەندە بە قیمەتە. بەڵام ئێمە ئەبینی قەدری نازانین، ئەبینی پیسی دەکەین، ئەبینی کۆمەڵێک ژەهری بۆ زیاد دەکەین، ئەبینی ئەو بەرهەمە جوانە کە بەرهەمی دێنێ بەرهەمێکی سەلامەت نییە، بەرهەمێکی تەندروست نییە، خەریکە بەرەبەرە ئێمەش وەکو وڵاتان مادە ئەندامی وای لێ دەکەین مادە ئەندامەکانی لەدەست بدا. ئاخۆر خاک مادەی ئەندامی لەدەست بدا ئەو خۆراکی کە بەرهەمی دێنێ خۆراکێکی فەقیرە، خۆراکێکە هیچی تیان نییە، نەخۆشیەکانی من چارەسەر ناکە، باڵام بەرز ناکە، تەندروستیم باش ناکە. ینی با نمونەیەکە بۆ بێنمەوە بەڕێز. ینی سەیریکە چ گۆڕانکاریەک لە 30 ساڵی ڕابردووە ڕووی داوە. باوەڕکە ئەمە بە توێژینەوە سەلمێنراوە، ئەمە قسە نییە، ئەمە معلوماتە. ینی ئەو سێوەی کە ئێستا تۆ دەیخۆی ڕەنگە لە بەردەستا بێ، ڕەنگە دوای بەرنامەکە بیخۆی یان لە شوێنێکا بیخۆی، چەند مادەی ئەندامیت دەداتێ هەر دەجار کەمترە لەو سێوەی کە 25 ساڵ پێش ئێستا ئەگەر بیخۆی پێداوی. ینی بە مانایەکی تر بڵێم چەند قازانجت دەکرد لە سێوێک کە 25 ساڵ پێش ئێستا خواردوتە، ئێستا دەقات کەمتر قازانجی لێ دەکەی. بە مانایەکی تر ئێستا ئەبێت دەسێ و بخۆی ئەنج بقەی ئەو سێوەی جاران قازانجی لێ دەکەی. بۆ لەبەرەوەی ئێستا لە خاکێکا بەرهەماتۆ خاکەکە هەژارە، خاکەکە پیس بووە، خاکەکە ڕێزی نەگیراوە، قەدری نەگیراوە. ئەخور من ئەم خاکە جوانم هەیە لە کوردستانە ئێستا خەریکە بە دەستی خۆمان وێرانی دەکەین، بە دەستی خۆمان نازانین چۆن ڕێزی بگرین، نازانین چۆن کشت و کاڵ بکەین، نازانین چۆن بیپارێزین، چونکە ئەگەر نەیپارێزین تووشی کۆمەڵێک گرفت دەبنەوە. یەکێک لە گرفتە زۆر ڕئیسیەکانی ئەوەیە کە مادەی ئەندامی لەدەست دەدا. جا مادەی ئەندامی لەدەست دەدا ئیتر من ئەمڕۆ هەبێ جەستەم بۆچیە، چونکە هیچ بەرهەمم ناداتێ. زۆر باشە دکتۆر کارزان. گرنگترین ئەو هۆکارانەی کەوا دەکات خاک بەرەو لە ناوچوون بچێت و مەترسی لەسەر بێت چ لە جیهاند و لە هەرێمی کوردستاندا هۆکارەکان چین؟ ئەزانی هەندێک لەو هۆکارانە هەن کە مەسلەی گۆڕانی کەشوهەوایە. گۆڕانی کەشوهەوا بابەتێک نییە تایبەت بێ بە عێراق و تایبەت بێ ڕاستە لێکەوتەکانی بەرکەوتەکانی یان ئێمە وەکو قوربانی 5 وڵات هەن لە ڕووی سەرەوەی ئەو وڵاتانن کە بە تەواوی ڕوبەڕووی ئەو گۆڕانە بوونەتەوە، بە تایبەتی ئەو وڵاتانەی کە وشک و نیمچە وشکن، وەکو عێراق بۆ نمونەیەکێکە لەو وڵاتانەی کە یەکێکە لە قوربانیە زۆر گەورەکانی گۆڕانی کەشوهەوا. ئەگەر زۆر بەجددی زۆر نەیکاتە بابەتێکی گەرم و گوڕ، بەڕاستی کاری تێدەکرێت. بەڕاستی هەم خاکی، هەم ئاوی، هەم هەوای کە ئەمانە ئێمە سێ پێکهاتەی نازیندوی ژینگەن کە ڕۆژانە بەرکەوتنمان لەگەڵیانە هەیە، خەریکە بەرەو تێکچوونەچن لە ناویە. ئەم گۆڕانی کەشوهەواش ئەگەر بچیتەوە تۆزێک هەنگاوێک بەرەو خواتر کە ئێستا ڕەنگەم باسی ئێمە نەبێ، هۆکارە ڕئیسیەکەی مرۆڤن، هۆکارە ڕئیسیەکەی چالاکی مرۆڤە. ئەو چالاکی کە نازانێت چۆن بیکە، ئەو چالاکی بۆ بەدەستهێنانی پارە و گەشە سندنی گەشەکردنی ئابووری گوێ ناداتە ئەو شوێنەی کە لێی دەژی. ینی کاتێک کە مرۆڤ جوڵەیەک دەکات بۆ ئەوەی ئابووری سەرکەوێ، پێویستە ئێمە ناڵین با ئەو جوڵە نەکات، بزانێت چۆن ئەو جوڵە بکە، هونەری تێدا بەکاربێنێ، ئاگای لە شوێنەکەی خۆی بێتێکی نەدا. بەداخەوە ئێستا ئەو جوڵانەی کە دەکرێن بۆ ئەوەی ئابووری گەشە بکە، بۆ ئەوەی خۆراک بۆ ئەوەی زاڵ بن بە سەرگرفتی زیادی دانیشتوان و هەموو شتێکیان بۆ دابینکەن، جوڵەکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بێنان ناڕاستەوخۆ ژینگەکەمان تێک دەگرن. یەکێک لەو قوربانیانە مەسلەی خاکە، بەرەبەرە خەریکە پیس دەبێ. کۆمەڵێک بابەتی تریش هەیە لەسەر خاکە، مەسایلی شێوازی کوشت و کاڵکردن. ئاخور کاتێک کە من خاکێک لە بەردەسمانایە وەکو وتم ئەم خاکە جوانەی کوردستان، ینی ئەبێ بزانم چۆن کوشت و کاڵ بکەم، چونکە لە کاتی ئەنجامدانی چالاکی کوشت و کاڵ یا من کۆمەڵێک مادەی کیمیایی زۆر خراپ بەدەستمەوەی ئەبێ بەکاری بێنم. باشە چ پەینی کیمیایی دروستکراو بێ یان چ مادەی قڕکەری، ئەمانە قڕکەری کیمیایی بێ بۆ مێروکوژەکان کاتێک ئافاتێک لە کوشت و کاڵەکە دەدام تۆ بەکاری دێنی بۆ کوشتنیان. ئەمانە کۆمەڵێک مادەی ژەهرن لە مشتی جوتیارە. ئەگەر نەزانێت چۆن ئەم مادانە بەکاربێنێ بۆ ئەو زەویە، باوەڕت هەبێ ساڵێک 2 ساڵ 3 ساڵ ئەو زەویەی وا لێدێ ینی
ڕۆکی تێدا ناڕوێ دوایی ڕۆکەکەی بەرهەمە کوشت و کاڵەکەی نەخۆش دەبێت لاواز دەبێت ئەمە وای لێ دەکات ئەوە نەیتر مادەی کیمیایی بەکاربێنێ بۆ چارەسەرکردنی بۆیە ئەوە نەیتر زەویەکەی شەکەت و ماندوو دەبێت ناتوانێت بەرهەم بدا ئەمە گرفتێکی ئێمەیە ئەمڕۆ لە کوردستانە شێوازی کوشت و کاڵکردن چونکە کاتێک کە تۆ کوشت و کاڵ دەکەی ئەم مادە کیمیانە بێشمار بەکاردێنی یان بەبێ ڕێنمایی با بڵێن بەکاردێنی ئێمە ناڵین بەکاری نەیەنی بەکاری بێنە بەس ئاگاد لە ڕێنمایی بێ ئەوەی لە مشتایە بەیانی لەسەر سفرەکەیە ئەو مادە کیمیایە ژەهرەی لە مشتایە ئەیوەشێنی بەیانی لەسەر سفرەکەی ئاگاد لە یەکەم ماڵ و مناڵی خۆت بێ ئینجا خەڵکی تر کاتێک ئەمە بەکاردێنی بێجگە لەوەی کە دەچێتە ناو بەرهەمەکە و پیسی دەکا خاکەکەت بیمار دەکا ڕۆحیەتەکەی نایەڵێ ڕۆحیەتەکەی چۆن نایڵێ یەک نمونەی بچووکە بۆ باسەکەم کاتێک تۆ ئەم مادە ژەهرە مادەی کیمیایی کە بەکاردەهێنرێ بۆ خاک هەر وەکو ئەو مادە کیمیا ئەو غازە کوشندانەیە کە بۆ وڵاتان وەکو چەکی کۆگژ بەکاردەهێنرێ لە ساڵی 1970 چەکی کۆگژ لێرە بەکاردەهێنرا جیاوە هەر لەوە هاتووە چۆن چەکێکی کۆگژ بەکاردێنی بۆ کوشتنی مێرو لە ناو کێڵگەیەکە ئەویش چەکی کۆگژ بەکاردێنە بۆ کوشتنی مرۆڤ مێرو هەر خانەیە مرۆڤیش هەر خانەیە ئەمە کە بەکاردێنی تەنها مێرووەکە ناکوژێ خاکەکەش دەکوژێت میکرۆبەکانی ناو خاکەکە دەکوژن میکرۆبە باشەکان جا بەبێ میکرۆبەکان نەڕۆک سەوز دەبێت نە خاک چالاک دەبێت بۆیە ئەمەش یەکێکە لەو ئافاتانەی کە بەکاردەهێنرێت لە وڵاتە وشک و نیمچە وشکەکانە شتێکی تریشەیە زۆر زۆر گرنگە چارەسەر نەکردنی ئاوی ئاوەڕۆی شارەکان ئەمەش کارەساتێکی گەورە و خراپی بەسەر خاکە هێناوە باوەڕت هەبێ کاتێک کە تۆ شارێکی وەکو سلێمانی بۆ نمونە ئەو هەموو ئاوەڕۆیی هەیە زیاتر لە 90 کەناڵ ئاوەڕۆ دەچێتە دەرەوە بۆ کوێ دەچێ مەگەر لە تێڕوانینی ژینگەیە بۆ هیچ کوێ ناچێت دێتەوە سەر سفرەکانمان کاتێک ئەمە ئاوەڕۆیەتەوە بەکاردێنی دەچێتە ناو خاکە یان دەچێتە خوارەوە بە مروری زەمن بۆ ناو ئاوی ژێرزەوی یان دەکرێتە کوشت و کاڵ و دەچێتەوە ناو بەرووبوومەکە و دوجار هەر ئێمە پێی ئەوە دەبین بۆیە خاک پیس دەکات کێشەیە خاک پیس بێ بە مادەی کیمیایی چونکە ئەو مادە کیمیانەی کە خاک پیس دەکەن زۆر ئازانە زۆر خێراتر دەچنەوە ناو ڕۆک و دەچنەوە ناو ئاو بۆی جارێکی تر بێنەوە ناو شار و کار لە من بکەن بۆیە چارەسەرکردنی ئاوی ئاوەڕۆ هەنگاوێکی زۆر گرنگ و باش دەبێ بۆ ئەوی خاکەکانمان بە جوانی و بە پیتی بهێڵینەوە زۆر باشە کاک دکتۆر چارەسەرەکان بە گشتی چین یان ئەو هەنگاوانە چین ئەو هەوڵانە چین کە دەکرێت بنرێت بۆ باشترکردنی بارودۆخی خاک و گرنگیدان پێی یانی ئێمە بینین ساڵانە کۆمەڵێک کۆنفرانسی جیهانی ئەکرێ یان لە هەندێک لە وڵاتاندا پلانی درێژخایەن دانێن هیچ یەکێک لەم هەوڵانە گرنگە بنرێت لە هەرێمی کوردستانیشدا بۆ پارێزگاریکردن لە خاک تاکە هەوڵێک کە ئێستا ئەمڕۆ ڕەبتی کەمە و بەم ڕۆیە کە ڕۆژی جیهانی خاکە ئامانج لەم ڕۆژە هۆشیارکردنەوەیە ئاخر بەڕێزان هەتا من ئەم شتە کورکانی کە بۆ ئێوەم باس کرد هەتا ئەمە نەزانم کە ئەمەم زانی یەکسەر ئەزانم بەرکەوتەی من بۆ خاک چەند هەستیارە چۆن کار لە هەموو سێکتەرێکی ژیانی من دەکا ئەو کاتە دێم ڕێزی دەگرم تۆ هەتا گرنگی شتێک نەزانی هەر مرۆڤ وایە تا گرنگەکەی نەزانێ ڕێزی ناگرێ کاتێک کە گرنگی خاکم زانی ئەوەی کە من ڕۆژانە پێی پیادەنێم چەند گرنگە بۆ تەندروستی مرۆڤ ئەو کاتە بە حەزەرەوە پیسیەک فڕێ دەدەم چونکە ئەم پیسەی فڕێ دەدەم ئەم بتڵاوەی فڕێ دەدەم ئەم شەخەڵەی کە پێمە فڕێ دەدەم کار لە پێکهاتەی خاکەکە دەکا پێکهاتەکەی دەگۆڕێ کە پێکهاتەکەی گۆڕا خاکەکەش دەگۆڕێ کە ئەمەم زانی وەکو زانین بۆیە ئەڵێن یەکەم حەل بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە زانینە هۆشیاریە ئاگادارکردنەوەیە بۆیە من ئەمڕۆ دەنگم دلێرە و قسە دەکەم لەم مینبەرەی ئێوەوە کە دەڵێم تکایە خاک بپارێزن چونکە نەیپارێزی خەسەخانەکان قەرەباڵق دەکا خاک بپارێزە خەسەخانەکانت چۆڵ دەکات تەمەنت درێژ دەبێتەوە کە ئەم گرنگیەمدا زانی من دەڕۆم خاک دەپارێزم دەبێتە مۆتیڤیشنێک بۆ من ئەنگیزەیەک بۆ من کە بێم پلانی کورتخایەن و درێژخایەن دانێم بۆ ئەوەی چۆن خاک بپارێزم من چۆن بەم جوانیە بیهێڵمەوە هەم بەرووبوومەکەم پاک بێ هەم دەرمانم پاک بێ هەم ئاوم پاک بێت چونکە ئاویش بەرکەوتی لەگەڵ خاکە هەیە ئەگەر خاکت پیس بێ مادە کیمیایەکانیش دەچنەوە ناو خاک و ئاوەکەشمان بە مادەی ژەهر پیسەکە کە
خراپترین جۆری پیسبوونە. بۆیە هۆشیاری و پاراستن زۆر مهمە. پلانی ئەو پلانە کە پێ دەوترێت پلانێکی درێژخایەن کە ئەویش هەر بەدەم ئاسان نییە من خەڵک هۆشیارکەمەوە چۆن خەڵک هۆشیارکەمەوە لە قۆناغەکانی خوێندنەوە دەست پێ بکەم ناوەندە ئەکادیمیەکان ئەوانەی ئیش لەسەر ژینگە و خاک و جۆلۆجی ئەوانە دەکەن بێنە دەرەوە سیاجەکان بشکێنن بێنە ناو چین و توێژەکانی تر تۆ 50 ئەکادیمیک لە شوێنێکا قەتیس هێشتووەتەوە لە پێی دەوترێ کۆلێجی فلان دەی ئەو سیاجە بشکێنە وەرە ناو خەڵکەوە پێی بڵێ من ئیش لەسەر چی دەکەم پێی بڵێ ئەمەوێ چی بکەم ئەوەی کە لە مێشکدایە بیدە بە خەڵک بۆی خەڵک هۆشیار بێتەوە کە خەڵک هۆشیار بوویەوە ئەو کاتە سێکتەری حکومی ئاسانتر ئەتوانێ ئیش بکە ئاسانتر ئەتوانێت چۆن شەخەڵ کۆکاتەوە نەچێتە ناو خاک ئاسانتر ئەتوانێت چۆن مەجاری معالەجە بکە نەچێتە ناو خاک چونکە ئەساسی شتەکان هۆشیاری و قەدرزانینی شتەکەیە ئەو کاتە بەرەبەرە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەو کاتە سێکتەرە تایبەتمەندەکانی حکوومەت ئەو کاتە پلانی درێژخایەن دادەنرێ بۆ ئەوەی بزانین چۆن ڕێنمایی بدەین ئەو کەسانی کە ئیش لەسەر خاکەکەن چۆن ڕێنمایی بدەین بە جوتیارێک چی بەکاربێنێ خاکەکەی پیسنەکە لە باتی ئەوەی 10 ساڵ ڕۆکەکەی دروست بێ با 50 ساڵی تر ئێمە زمانی ئەوە بکەین کە خۆراکێکی دروست بەرهەم دێنرێ بۆیە من هەمیشە دەگەڕێمەوە بۆ ئەو نقطەی کە پلانی یەکەم بڵاوکردنەوەی هۆشیاریە کە ئامانجی ئەم ڕۆژەش ئەوەیە. زۆر باشە زۆر سپاس بۆ پسپۆری زانستی ژینگە دکتۆر کارزان عەبدوڵڵا کە لەم تەوەرە لەگەڵمانە بە سپاس بۆ زانیاریەکانت کاک دکتۆر.